لدرسەکانی پێشوە لە محاضەرەکانی پێشوە لە خزمەت جەنابتانە باسی مردن، باسی ژیانی ناوگۆڕ، بە دوو محاضەرەش باسی ڕووداوەکانی قیامەتمان بۆ کردن. گەیشتینە سەر لێواری جەهەنەم و سەر دەرگای بەهەشت. خوای گەورە بەهەشتمان بکا بە نسیب و لە ئاگرمان پارێزێت. برایانی بەڕێزەم قسانێک کە ئێمە ئەیکەین بە خەیاڵی مەزانن، بە حکایەتی بێتاقەتی و شەوانی کۆتایی ڕەمەزان و ئەوزانن حکایەتێک و ئەگەڕدرێتەوە وان نییە. ئەمە حەقیقەتێک و ڕاستیەکە ئەوەی ئیمانی بەخوا و بە قیامەت هەبێت سوورە بێ بزانێ ئەمە دێتە پێش، ڕاکردنی لێ نییە. کەسی لێ قوتار نابێت تا تۆ ئومێدێکە بێ بەڵێ بەشکم یەکێ بم لەوانەی کە قوتاریانە بێ و نەجاتیانە بێ. کەس نییە نەمرێ تۆشە بێ بمری، کەس نییە زیینگ و نەبێتەوە من و تۆش هەرە بێ زیینگ و بینەوە، کەس نییە نەچێتەوە بەردەمی خوا من و تۆش هەرە بێ بچینەوە بەردەمی خوا، کەسیش نییە حسابی لەگەڵا نەکرێ، کەسیش نییە ماڵەکەی یا بەهەشتە یا جەهەنەما بێ بە یەکێکیان بگا. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەموو بەنی ئادەمێک، هەموو ئینسانێک خوای گەورە دوو ماڵی بۆ دروست کردووە، یەک لە بەهەشت یەک لە جەهەنەم. ئەلئان ماڵێکت هەیە لە بەهەشت و ماڵێکت هەیە لە جەهەنەم. ئەگەر بووی بە بەهەشتی ماڵەکەی جەهەنەمە دێن بە یەکێکی تر، ئەگەر بووی بە جەهەنەمیش ماڵەکەی بەهەشت دێن بە یەکێکی تر. خوا پەنا ماوە. یعنی ئەمە خوای تەبارەک وتەعالە کەونی بۆ ئەم مەسەلەیە دروست کردووە. ئەو هەموو پێغەمبەرێک کە لە هەنگی ڕیوایەتە ئەڵێ 144,000 پێغەمبەری ناردووە بۆ ئەم مەسەلەیە ناردوێتی. وازانن هەر بۆ گاڵتە و گەب دروست کراون، وازانن ناگەڕێنەوە لای خوا. باشە ئەگەر ئەوە بزانێ ئەی نابێ حسابێ بۆ خۆمان بکەین، نابێ ئەو ڕۆژەمان لە پێش چاو بێت. لە دەرسی پێشەوە باسمان کرد وتمان ئەوەی کافر بووە لە دنیا باوەڕی بەخوا نەبووە کە باڵیان لێکرا خواکەیان بۆ دێنن کەی پەرستووە. هەچ تاغوتێکی لە دنیا پەرست بێ، هەچ دارێ بەردێ ئەستێرەیەک گایەک هەیە گا پەرستێ ئەمڕۆ، هەیە زەلامێکی وەکو خۆی پەرستێ، هەیەڵێ خۆم خوای خۆم نەعوذ بالله. زەلامە زانم لەم شارەیە کە هەڵەسێتە سەر پێڵێ یا خۆم گاڵتە بەخواکە، ئەڵە من خۆم خوای خۆم. چەند جار پێمان تو کاکە بیکە بە خاتی خوا. تۆ ناسکرد تەنەکەی پیسایی تایە، تۆ ئەگەر کونی دەرچەت بگیرێت هەموو دنیا مڵکی تۆ بێ ئەی بەخشیت بەس بۆی نەجاتت بێ لە دەستەوە، بە چیوا بوغڕابوویت؟ کاتێککە خەڵکەکە لەسەر پردی سڕات ئەوەی ئەهلی ئیمان بپەڕینەوە، ئەوەی کە ئەهلی کفر بوو یەکسەر لەسەر ئەوەڵی پردەکە هەموو قودەیریان ڕائەکێشێت، جەهەنەم وەکو مغناطیسێک بە یەکیان ڕائەکێشێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو سەراب، وەکو لێڵیەکی گەورە پۆل پۆلە هێندێنە و خەڵکە ئەخلێنە ناو جەهەنەمەوە، خواکەیان لە پێشەوە ئەوانەشی کە ئەویان پەرستەوە بەدوایە. هەر یەکەشیان بە پێی تاوانی لە دنیاە ئەبێ بچێت لە جەهەنەما پلەی خۆی هەیە. جەهەنەم دەرەکاتە، بەهەشتیش دەرەجاتە. جا فەرقی ئەو دوانە بکەن. جەهەنەم پلە بە پلە بۆ خوارەوەیە، بەهەشت پلە بە پلە بۆ سەرەوەیە. ئەوەی کە گەیشتە دەرگای بەهەشت کە با دوای ئەوەی لە حەوزی کەوسەر ئاوی خواردە و لە پردی سیڕات پەریەوە و قونتوڕەکەشی کە دەرسی پێشوو باسمان کرد کە ئیتر هەموو موسڵمانانە بێت چی حەقی یەکتریان بەسەرەوەی لەویا بیدەنەوە گردن ئازایی لێ بکەنەوە غەل و خەش لە دڵی کەسان نەمێنێ بەرامبەر بە براکەی. ئینجا ڕاپێچیانەکەن بەرەو دەرگای بەهەشت. ئەوانەی جەهەنەمیش یەک بەیە کە ئەخرێنە ناو جەهەنەمەوە کتابەکەی تەسلیم بە خازینی جەهەنەمەکرێ، بە مالیکی جەهەنەم پێوتێ مالیک. جارێ 90 مەسئولیتیایە لە ناو جەهەنەما، خوای گەورە بە 90 مەلایکەت کە نە ڕەحم لە دڵیانایە نە بەزەیی، خوای گەورە چی فەرمان کرد بەس ئەوە جێبەجێ ئەکەن، ئەوەی ڕەحم بێخوا لە دڵیانە نەیهێشتووە. لە هەنگێ ڕیوایەتە ئەفەرمێت سبحان الله هەر نە ئەبینن نە ئەبیسن، چونکە ئەگەر وابێ بەزەییان بۆ خەڵکەیە دێتەوە. خوای گەورە بە شێوەیەکی لێکردونکەوە چاویانە وەفعە نابینێ، یاخود گویان ئەو هاوار و ناڵێ ئەو خەڵکە نابیسێت. گەورەی ئەم 90 مەلایکەتەش مەلایکەتێکە پێوتێ مالیکی دەرگاوانی جەهەنەم، خوا پەنامان بە. باوکی ئیبراهیم لەبەر چاویە ئەکرێ بە کەمتیارێک فڕێیرێتە ناو جەهەنەمەوە. ژنی نوح، ژنی لوط سەلامی خوایان لێبێ کە ئەمانە پێغەمبەری خوان، لەبەر چاوی ئەو پێغەمبەرانەیە ئەگیرێن و ئەخرێنە ناو جەهەنەمەوە. کوڕی نوح کە کوڕی پێغەمبەرە ئەخرێتە ناو جەهەنەمەوە. ئەبوو طالبی مامی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم، پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچی بۆ ناکرێ،
حتى من هەروتی مامە بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا بتوانم شەفاعەتێکی بۆ بکەم ئەو قسەیەنەکەی کەس ناوێرێ لە دیوانی خوایە ڕجایەکی بۆ بکە. خوا پەناما باوانی کە لە دنیا سجنیان دیوە تایبەتی زیندان بوون و ناخۆشیان دیوە ئەمەی خەفەتیان لە دەرگاوانی سجنەکان خواردووە قەت ئەوە خەفەتیان لە تەنیایی و بێتاقەتی ناو سجنەکان نەخواردووە. ئەوەی کە دەرگاوانی سجناگەر زەلامێکی ڕق و بێڕەحم و نابوت و دەم و چاو ناشین بێ ئەمەی تر کاگایەتە دەرەوە هەر باسی ئەوە کات جاوەرە خوای تەبارەک و تەعالە بێ ئەهلی کفر ئەمەی تر ببوخزێنێ و ئەمانەی تر ڕیسوا کات ئەبێ چ دەم و چایەکی بۆ دەرگاوانی جەهەنەم دروست کرد بێ. هەرچی ئەوانەی کە کافرن ئەهێنێن باوەڕیان بەخوانیە تەبعاً با بزانن براکانم لەوانەیە کە بڵێ ئەم هەموو عەزابە گەورەیە بۆ ڕۆژی قیامەت. تەمە خوای گەورە دنیا فەرمێ خوا ڕەحمەتی کردووە بە 100 بەشەوە 99 بۆ ئەو دنیا هەڵگرتووە بەشێکیەوەدا لەم دنیاە. هەرچی ئەم مەخلوقاتە تەیر و تیۆر حەیوانات کە بەزەی بە بێچووی خۆیاتەوە لەو تاکە ڕەحمەی خوایە 99 بۆ قیامەت هەڵگرتووە وا نەزانن خوا لە قیامەتە ڕەحمەتی نییە بەزەی نییە بەڵام بە هیچ شێوەیەک ڕەحمەتی خوا شمولی کافر ناکە. ئەوەی بە بێ ئیمانی ڕۆشت بێ باوەڕی بەخوا نەبێ هیچ کام لە پێغەمبەرەکان ناوێرن شەفاعەتی بۆ بکەن. هیچ پێغەمبەرێ ناوێرە شەفاعەت بۆ باوکی بۆ ئەولای خۆی بکا کە بە کافری مردبێت. جەهەنەمەکان یەک خوا پەنامان بەفرانێنە ناو جەهەنەمەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قەسەم بەخوا بەرد بخرێتە خوارەوە لە جەهەنەم لە ئەوەڵی جەهەنەم بە 70 دانە ساڵ ناگاتە بنەکەی کە بەر بێتەوە ناوی. ئاگری جەهەنەم ئەم ئاگری دنیای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بەشێکە لە 70 بەش لە ئاگری جەهەنەم یعنی ئاگری جەهەنەم 69 بەشی تری زیاترە بەسەرم ئاگری دنیایە کە ئەگەر هەر ئاگری دنیاش وایە بەس بوو بەڵام 69 بەشی کەی زیاترە بەسەر ئاگری دنیایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قەسەم بەخوا ئەگەر ئاگری جەهەنەم وەکو ئاگری دنیاوە وایە خەڵکەکەی تایە خەوت بەڵام ئاگرێکە مەگەر خوا خۆی بزانێ وەقودها الناس والحجارە سوتەمەنیەکەی ئینسان و بەردە پێکەوە ئەقوڵێن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کافر لە جەهەنەما خوای گەورە جسمێکی هاتێ بچمێکی هاتێ ئەفەرمێ بەس کەڵبەی دانی بەقەی کێوی ئوحدی لێ دێ ئەفەرمێ ئەستوری پێستی 3 ڕۆژە ڕێیە بەس ئەستوری پێستی بۆی تەحەمولی ئەو عەزابە بکە. ئەفەرمێ خوا لە قورئانە كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب. ئەفەرمێ لەگەڵ پێستەکەی سوودا نایڵم بگاتە دەمار و ئێفقانەکانی یەکسەر پێستێکی کەیە کە من بە بەرابۆی ئەو عەزابە بچەژێ چونکە دەمارەکانی هەر هەمووی لەناو چیایە لەناو پێستەکەیە نایڵێ بگاتە ئێسک و پرووسکەکەی یاخود بگاتە ناخەکەی هەر لەگەڵ پێستەکە سووتا هەنگە زانایان ئەفەرمون قەسەم بەخوا لە ثانیەیەکە 1000 دانەجار پێستەکەی سووتێ و دروستە بێتەوە بەردەوام. بیچمێکی ئەمەندە ناشیرینی هەیە لە سوتاوی لەشی ئەم کافرانە ئەم بێدینانە جایتە ئەنواع عەزاب هەیە بە پێی عەزابەکانی دنیا مەسەلەن بۆ نمونەی هەچ کەس لەم دنیایە بە هەرچی خۆی بکوژێ لە قیامەتە بەوە عەزابە درێ ئەوەی فیشێکی نابێ بە مێشکی سەری خۆی و سەری خۆی تەقان بێ لەوێ هەر مێشکێ تەقێنن عەزابەکەی ئەوەیە ئەوەی بە ئاگر خۆی سوتان بێ لە جەهەنەمە هەر بە ئاگر عەزابیێن ئەوەی لە سەربانێکەوە خۆی خسبێتە خوارەوە هەر لە جەهەنەمەوە بەرێنە خوارە و مێشکێکەن بە ئاو ئەوەی بە زەهر خۆی کوشت بێ لەوێ هەر زەهرەکەن بە قورگیا. ئینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کێم و جەراعەتی سوتاوی جەستەی ئەهلی جەهەنەم بە شێوەیەک دێتە خوارەوە وەک چەمی لێ دێ هەڵەسێ وەک ڕووباری گەورە وەک بەحری لێ دێ کێم و جەراعەت و زوخاوەکەی ئەفەرمێ قەسەم بەخوا هێندەی قومێک ئالەو کێم و جەراعەت و زوخاوەی ئەو زەقومەی ئەهلی جەهەنەم بێنیتە دەرەوە تێکەڵ بە هەموو ئاوی دنیای بکەی مەخلوقی لەسەر ئەرزاناژی هەموویە کوژێ بەس هێندەی قومێک ئەوانیش لەوێ لە ناویان خەرقن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سوێن بەوەی گیانی محەممەدی بەدەستە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سوێن بەوەی گیانی محەممەدی بەدەستە هەچ کەس عەرەق بخواتەوە قومێ عەرەق بخواتەوە هەتا 40 دانە ڕۆژ خوا نە دوعا نە نوێژ نە ڕۆژی قوبوڵ ناکە ئەگەر دوای ئەوە تۆبەی کرد خوا لێی خۆشە بێ ئەگەر جارێکی کە خواردیەوە هەتا 40 دانە ڕۆژی کە خوا لێی قوبوڵ ناکە نە نوێژ نە ڕۆژ و نە عیبادەت ئەگەر تۆبەی کرد خوا لێی خۆشە بێ ئەگەر جارێکی تر خواردیەوە هەتا 40 دانە ڕۆژی تر ئەمە بیرەیە ویسکی عەرەقە ناوی چینێنە ئەوەی ئینسان سەرخۆشەکە هەتا 40 دانە ڕۆژی تر خوا لێی خۆش نابێ خوا ئەمەری قوبوڵ ناکە ئەگەر تۆبەی کرد خوا لێی خۆشە بێ. ئەم جارەکە جاری چوارەم هەر خواردیەوە ئینجاڵە خوای گەورە سوێنە خوا ئەڵێ قەسەم بەخوا
إلا أوي بمري بتاعتي مدمني عرق لسر عرقك بمري وتوبة يكجاري لسر نكربي أفرمي خواي جورا السنة خوالي إلا أبي طينة الخبال كم بقرقيا وتيان يا رسول الله طينة الخبال تيا طينة الخبال يعني قروليتاوي خبال فرموي أو كي مجراعتي لشي كافر كاني جهنم كأثوتين جوغلا أجري وكو كم أجر بابوري بيالي خري بابوري بياروا أفرمي ألا واكن بقرقيانا أوانيك على خوار للدنيا هل يكي ببي أو ظلميك كرديتي لقيامة سبحان الله خوا عذابيا لجنسي قناح تاوانكي خويتي أواني جنو بياوي زيناكر أواني كداوين بيث وشروال بيث بون هر هميان كو أكرنو بروتو قتيل لناو تنوري جهنم هاواريان مگر خواب زاني همو أهل جهنم تفون علتيان لكن عليه بوغني أمانة سبحان الله عليه لداوين يعني ولا فرجيانوا بوغني جيت أخوانه ولا ثوتاوي جيان يعني حرجي أهل جهنم هي اللعنتيان لكن عليه إيه مشتان بيذاكر خمان عذاب من كما إن جاور أم عذابي إيوش أم بوغني كلا فرجي إيوش جيت أخوانه لداوين إيوش جيت أخوانه لناو تنورة هر هميان قدي فكرين ئاگریان بەردەوام بۆ دێتیایە ئەوانەی کەوا تەکەبوریان کردووە لە دنیاە لوودبەرزیان کردووە سوبحان الله ئەوانە لە بنی جەهەنەمان منافق و دووڕوەکان کە لە دنیاە هاتنە ناو ڕیزی موسڵمانەکانەوە خۆیان بە موسڵمان بشانەوە کافر بوون ئەوانە لە بنی جەهەنەمان منافق و دووڕوەکان کە لە دنیاە هاتنە ناو ڕیزی موسڵمانەکانەوە خۆیان بە موسڵمان بشانەوە کافر بوون ئەوانە لە بنی جەهەنەمان ئەم جەهەنەمیانە هاوارەکەن خوای گەورە سوبحان الله گریانیان نەیاتێ ئەڵێ ئەمەندە ئەگرین ئەمەندە ئەگرین فرمێسکیان وەک جۆگەرە هەڵەسێتە خوارەوە ئەچێتە یەک ئەگەر پاپۆر بەناو فرمێسکیانە لێخوڕی ئەڕوات ئینجاڵە فرمێسک نامێنێ هەموویە بێ بە خوێن هەموویە بێ بە ڕەشاوی چاویان دێتە خوارەوە هاوارەکەن چەند جارێک خوای گەورە جوابیان نەیاتەوە جاری وایە 1000 ساڵە سووتێن لە جانەمە ئینجا خوا لە هاچیتانەوە لە خوایە خوایە وعد بێ بەس ئەم جارە یەک کەڕەتیکە مۆڵەتمان بە بمانگەڕێنەوە چۆنە ویزوا ئەکەین ئەگەر ئەم جارە یەک گوناحمان کرد لە کەسمان قبوڵ نەکا خوای گەورە هیچیان جواب نایەتەوە لە وعدم لەگەڵا کردن زۆرم مۆڵەتدان لە دنیاە ئێستاشتان گەڕێنەوە هەروەکو جارانە بن هەرچەند سوێنگە خۆن هەرچەند ئەملاکەن تا ئاخر جار خوای گەورە پیانە فەرمێت اخسەوا فیها ولا تکەلیمون دەمکوت بنی ترتیایە و قسەم لەگەڵا مەکەن لە دوای ئەوەی ناتوان قسە لەگەڵ خواشا بکەن خواش جوابیان نایەتەوە ئەم جارە 1000 ساڵی کە ئەگرین و هاوارەکەن هاوار لە دەرگاوانی جەهەنەمەکەن بەس بۆ ئەوەی جوابیان باتەوە داوای چی لێکەن ئەڵێن یا مالکو ليقضي علينا ربك بك بخاتي خوا تو داوا لخواك تازه خوا جوابي امناتو بس داوي اوي لي بك بمرين با بمرين الرحمن ببرانيت ولا بجهنم يا دواي 1000 دانا صار كلام داوي لي كان اجا اوصل برزكاتو هل يبدو كلمه جواباته قال انكم ماكثون نخير هذا بيلي رب منه دواي 1000 دانا صار قريانو لي بارانو انجا بدو كلمه جواباته يعني خوا بناما بأوي بيبوتي الرحم شمولي كبخاتي خوا تو داوا لخواك تازه خوا جوابي امناتو بس داوي اوي لي بك بمرين با بمرين الرحمن ببرانيت ولا بجهنم يا دواي 1000 دانا صار كلام داوي لي كان اجا اوصل برزكاتو هل يبدو كلمه جواباته قال انكم ماكثون نخير هذا بيلي رب منه دواي 1000 دانا صار قريانو لي بارانو انجا بدو كلمه جواباته يعني خوا بناما بأوي بيبوتي الرحم شمولي كافرناكا ام عذاباني كمن باسي كما مبو اهل ايمان نيها اواني كاهل ايمان من لواني بيشوا لدرسي بيشوا عرضم كردن وتم كاتك كتسيم بم درقاواني جهنم اكرن دمو چاويان سبيا قوليان سبيا قاچيان سبيا شويني دفدوشكان بيانا لن امل امتي محمد نيان خنا شويني كافركان راسا بي لعذابا بي بشي خوي كقولي خلقي بريوا غدري كردوا نيجي نكردوا روجي نكردوا زكاتي نداوا حجي نكردوا فرزكاني خوي جبجي نكردوا قناحي كردوا بلا ما دم اهل ايمانا ئاگرەکە هەیە تا قولە پێی دێ هەیە تا ئەژنۆی دێ هەیە تا ناوقەدی دێ هەیە هەر لە دوور و ئاگرەکەی بۆ ئەچێتە خوای گەورە خۆی ئەزانێت چۆن حەبس دەکرێن لەم شوێنەیە لەم ناخۆشیە سرج دەکرێت تا پاگەکرێتەوە لە گوناحەکەی لە دوای ئەوە یەک بە یەک بە شەفاعەت دەهێنرێنە دەرەوە یەک بە یەک بە شەفاعەت دەهێنرێنە دەرەوە تا وای لێدی عەرزم کردن لە دەرزی پێشەوە بەس تەنها کافری خەستە کافر لە جەهەنەما بێنێ ئەوەی کە مسقالە ذەڕەیەک ئیمانی بەخوا نەبووە ئیتر ئەوانە دەرگایان لەسەر قەپا دەکرێ شەفاعەت کەس نامێنێ تەنانەت شەفاعەتی خوش ناگرێ کەوتم فێچمیان لێنێتە دەرەوە لە ئاخیرە ئەوان ژێنێتە دەرەوە و ئەوەی مسقالە ذەڕەیەک ئیمان لە دڵیا بێت ئەیهێنێتە دەرەوە ئیتر بەس کافری تەواو ئەمێنێتەوە آخر کەس عەرزم کردن کە لە جەهەنەمە هێننە دەرەوە بەرەو بەهەش دەبرێ پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم فەرمێت زەلامێکە 1000 دانە ساڵ گریاوە هەرەڵێ یا حەنان یا مەنان خوایە فریام کەوی خوایە لەم ئاگرە بمهێنیتە دەرەوە سوێن بێ خوایە داوای هیچ لێ ناکەم بەس نەجاتم بی
یەک مثقالە زەڕە ئیمان لە دڵیاتی لە عومریا خێرێکی نەکردووە چاکەیەکی نەبووە خوای گەورە بە ئەو مثقالە زەڕە ئیمانش لە جەهەنەمان نەمێنێ بەس پێڵێ عەبدەکەم فڵانی کوڕی فڵان آخر ئەترسم بێنمە دەرەوە دوای هەر داوەشتی کە بکەی 1001 سوێنگە خوا طبعا ڕەحمی خوا خۆی حەزەکە ئەو کینەی لەگەڵا بکات بەو شێوە معاملەی لەگەڵا بکات 1001 سوێنگ و قورئانە خوا بۆ خواڵەیتر خوایە بەس بمێنیتە دەرەوە داوای هیچ لێ ناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای گەورە ئەڵێ بێنە دەرەوە ئەڵێ ئاو بچنگە خشکێ لە قەراغی جەهەنەم یێتە دەرەوە بووە بە خەڵووس ئەیەندێتە دەرەوە ئیتر خۆی هەر ڕزگار بوون لەو ئاگرە خۆی بۆ خۆی چییە بەهەشتێکە بە هەچ حاڵێک بێ دێتە دەرەوە بە چنگە خشکێ پاش ماوەی تۆزێ هەناسێگە هەوا هەڵەبژێت چونکە لا جەهەنەمە هەواش نەبوو سبحان الله بايتر هەموو عەذابی جەهەنەم بە یەکشت بۆتان کۆکەمەوە کە بزانن خوای گەورە فەرمێ وەحیلە بەینەهم وبەین ما یەشتەهون هەرچی تۆ حەزت لێ بێ لە جەهەنەما نییە یەک تۆز ئیسراحەت نییە یەک تۆز ئاگرەکە لا ببرێ نییە یەک قوم ئاو نییە تۆزێ خەو نییە یەک هەناسەی پاک هەڵی مژم ئاگر نەبێ هەر ئاگرە و هەڵیەمژێ هەرچی و حەز لێ بێ لە جەهەنەما نییە جا کاتێک هاتوۆتە دەرەوە هەر خۆی بۆ خۆی نەجاتبوونی بۆ خۆی ئەمە بەهەشتێکە دوای تۆزێ خوای گەورە پیشانیە کاری و ئاوێگە بینێ لە بندارێکە وەختێ سوێ بێتەوە بۆ ئاوەکە لە بیری چۆکە وعدی لەگەڵ خوا کردبوو کە ئیتر داوای چی لێ ناکا ئەڵێ خوای گەورە پەروەردگارم جا تۆزێ شەرمیژەکە زانێ وەشی کردو بەڵام خوایە بەس بمگێنە لایەوە ئاوە سوێم بۆ تۆزێ ئاو بیکە بە خاتی خوایەتی خۆ خوای گەورە داوای هیچ لێ ناکەم خوایە وعد بێ بەس بمگێنە لایەوە ئاوە خوای تەبارەک وتەعالا ئەڵێ ئێگەر دوای ئەوەش هەر داوای شت کرد 1001 سوێنگە خوا لە خوایە وعد بێ پەیمانە دێمێ داوای چکە ناکەم بەس ئاو بخۆمەوە ئەچێتە ئەو ئاوەکە خواتەوەی کا بە خۆیان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەهە لە قەراغی جۆگەلەیە گیا سەوزە بێ لایەکی سپی و لایەکی زەردە هەڵە تۆقێ دێتە دەرەوە لە ئاوە سبحان الله سەلەمی ئەم زەلامە لە دوای سوتاوەکەی چی لێت ئەڕوێتەوە سەوزە بێتەوە کەو ئاوا خواتەوە دوای ئەوەی لەوێش ئیسراحەت دەکا و خۆشێکی تۆ بەرادارێکی گەورەتر و ئاوێکی خۆشتر و سازگارترە بینێ وعدەکانی خۆی لەبیرەچێتەوە ئەم جارژەڵە خوایە بەس بمگێنەرە ئەویە والحاصل بەم شێوەیە هەنگاوڕاتە پێشەوە خوای گەورەش هەر بۆی درێژەکاتەوە زانێت تا کوێ داواکە تا ئاخر جا دەرگای بەهەشت دەبینێ دیواری بەهەشت دەبینێ ئەڵێ خوای گەورە ئەو عەذابەتم بینی بەس نازانم ڕەحمەتەکەی چۆنە خوایە بەس بێڵێ لە کونی ئەو دەرگای زام چی لەو دیوەیە